ینی کەشوهەوا ڕاست کارەکە لە فڕۆکە ئەوە نییە کاری لێ نەکاتن بەڵام ینی ئیبراهیم ڕئیسی ئەوەش پارچەی فڕۆکەکەیەتی بەڵێ پارچەی فڕۆکەکەیەتی کە کەوتە خوارەوە لێنانە ڕاست ئەم زەلامە سەرۆکە ئەمە ملازمیە نییە فڕۆکەوان بێ کەوتە خوارەوە و دەی ئەڕۆم دوایی بە دوایە گەڕێمەوەی دۆزمەوە یان نەقیبێکیش بێتن کەوا ئەمە سەرۆکی وڵاتەکەتە ئەو فڕۆکەی کە بەکارێنە جۆری بێڵ 212 بوو ئەو فڕۆکەیە ئەمریکیە کەنەداش دروستیە کاتن هەر لە ئەوەڵیشەوە فڕۆکەیە هی عێراق بوو ینی چوو بووە ئێرانەوە من پێم سەیرە ینی تۆ سێ هەلیکۆپتەر بووی تۆ بێڵ 212 ئەمریکیەکە بەکاردێنیتن و ئەوانەی تر ڕووسی بوو لە جۆری مێڵ بوو مییت یانی هین بێتن ئەمەش ینی کەوتنەکەی گوماناویە فڕۆکەوانەکەی عەمیدێ بوو ناویم لە بیر چوو یەکێ لە باشترین فڕۆکەوانی هەلیکۆپتەری ئێرانە تۆ کەوتی تە خوارەوە ئەیە دوو هەلیکۆپتەرە بۆ نەکەوتە خوارەوە